یەکێتی تۆپی سەرمێزی کوردستان کۆبوونەوەیەکی گرنگی ئەنجامدا و لەو کۆبوونەوەیەدا بڕیاریدا تەواوی کاروچالەکیەکانی لەگەڵ یەکێتی تۆپی سەرمێزی عێراق هەڵپەسێرێت. هاوکات ڕێگری دەکات لە بەشداریکردنی سەرجەم وەرزشکارەکان لە چالەکیەکانی ئەم یەکێتیەدا. لە ماوەی ڕابردوودا یەکێتی تۆپی سەرمێزی عێراق یانەکانی کوردستانی پەراوێز خست و چەند بڕیارێکی هەڵەی دەرکرد. لە گرنگترین ئەو بڕیارانەش لابەزاندنی تەواوی یانەکانی کوردستان بوو لە خولی نایەبی تۆپی سەرمێزی یانەکانی عێراق و بێبەشکردنیان بوو لە بەشداریکردن لە چالەکیەکانی دەرەوە. مرحلە دووەمی خولی عێراق کە لە شاری کەربەلا بەڕێوەچوو لە ناو مانگی ڕەمەزان بوو کە هیچ پاڵانێتێک تا ئێستا لە ناو مانگی ڕەمەزان ناڕواتن. لە مانگی ڕەمەزان کردیانەوە لە وەختەشی زۆر خراپ کە بڵێن دەنگۆی هاتنی تیرۆریستان و شتانە بوو. بەڵام ئێمە هەموو ئەندیەکان خۆمان کرد بە یەک دەنگ و ئێمە توان بەشداری خولی عێراق ناکەین لەبەرەوەی وەختەکەی وەخت نییە تەواو نییە و ئەگەر ئەم حەزمان کرد داوامان کرد وەکو چەندان ساڵی دیکە کە ڕەوشەکە باشتریش بوو لە جاری جاران گوتمان بیخەنە هەرێمی کوردستانە بەڵام ئەوان نایخستە هەرێمی کوردستانەوە بەهۆی بەرژەوەندی تایبەتی خۆیان بوو. ئەوە بوو پاڵەوانتەکە بە 5 نادی ڕوانندیان خولی عێراق بە 5 ئەندیەوە لە کۆی 16 ئەندیە بە 5 ئەندیەوە ڕوانندیان. ئێستاش قەرارێکیان دەرهێنا گوایە 9 نادیان لە کوردستان دابەزاندووە بۆ دەرەجەیەکی عێراق هەمووش خۆی لە خۆیدا قەرارێکی تا بڵین سەقەتە. دوا بە دوای ئەم ڕووداوانە ڕۆژی 23 ئاب یەکێتی تۆپی سەرمێزی کوردستان کۆبوونەوەیەکی ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا چەند بڕیارێکی گرنگی دەرکرد. بڕیارەکانیش بریتی بوون لە ڕێگریکردن لە ئەنجامدانی تەواوی چالەکیەکانی یەکێتی تۆپی سەرمێزی عێراق لە هەرێمی کوردستان و هەڵپەساردنی سەرجەم پەیوەندیەکان لەگەڵ یەکێتی تۆپی سەرمێزی عێراق و ڕێگریکردن لە بەشداریکردنی تەواوی ئەندامانی یەکێتیەکە و تەنانەت ڕاهێنەر و یاریزان و نابژوانانی کوردستان لە چالەکیەکانی یەکێتی تۆپی سەرمێزی عێراق. بۆیە ئێمە بە باش مازانی کۆبنەوەی خۆمان پێش بێخین و چەند بڕیارێک بدەین بۆ پەربەزدانەوەی ئەو بڕیارە هەڵە و ناوەرزشی و ناپێویستانەی کە یەکێتی تۆپی سەرمێزی عێراقی داویانە لەوانە بڕیارماندا هیچ ساڵاکێکی یەکێتی ناوەندی تۆپی سەرمێزی عێراقی لە هەرێمی کوردستان ئەنجام نەدرێت و هەروەها گشت وەرزشوان و یاریزان و ڕاهێنەر و یان ئەندامێکی ئێمەیان کەوادری تۆپی سەرمێزی ئێمە نابێت بەشدار بێت لە هیچ ساڵێکی بڵێن کە پەیوەندی بە چالاکیەکانی تۆپی سەرمێزی عێراقی هەبێت. لە کۆتاییشدا یەکێتی تۆپی سەرمێزی کوردستان بڕیاری داوا هەر کەس و یانەیەک پابەند نەبێت بەو بڕیارانە بۆ ماوەی 2 ساڵ لە تەواوی چالەکیەکانی یەکێتی ناوەندی تۆپی سەرمێزی کوردستان بێبەش دەکرێت و تاوەکو یەکێتی تۆپی سەرمێزی عێراق تەواوی بڕیارەکانی دژی یانە و وەرزشکارە کوردەکان هەڵنەوەشێنێتەوە بەڕەسمی داوای لێبوردن نەکات ئەوان بەردەوام دەبن لە جێبەجێکردنی خاڵەکانی دوایین کۆبوونەوەی یەکێتیەکەیان. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.